شەممەی پێداگیری دروشمی شەشەمین ڕۆژی ناڕەزایەتیەکانی ئیدارەی ڕاپەڕین بوو. فراوانتر لە ڕۆژان خۆپیشاندانەکان لەو دەڤەرە بەڕێوە چوون. دروشمی نوێ و پەیامی گەرمتریان بەرامبەر ساردی و بێباکی حکوومەت بەرز کردەوە. بۆ ئێمە بڕیارمان داوە بەردەوام بین تاوەکو مافی تەواوی مامۆستایان و سەد زەفەرمان بەران جێبەجێ دەکەین. من بۆیە بە منداڵی ساوە هاتووم بۆی کە منداڵەکەشم وەکو خۆم بەدبەخت نەبێت بۆی ئەو حکوومەتە کۆتایی پێبێت دەست لە کار بکێشێتەوە حکوومەتێکی پاک و بێگەرد و ڕاستگۆ بێتە سەردەسەڵات بۆ هیچ کەس زیمان لێ نەکرێت بۆی منداڵەکەم سبەینێ وەکو من دزی لێ نەکرێت خیانەتی لێ نەکرێت خاکەکەی لێ نەفرۆشرێت بۆیە هاتووم. هاتووین بۆ داواکردنی مافەکانی مامۆستایان و پزیشکان وابزانم هیچیش نەماوە بۆ حکوومەتێ بڵێن بەڵام کەڕ نابن. پیر و گەنج، کاسبکار و مامۆستا، فەرمانبەر پزیشک و کارگوزار هەمووان دەنگیانیە خستووە و ڕووبەڕووی ستەمەکانی حکوومەت جەنگی مەدەنیان بەرپا کردووە. والله بس خو ئیشەڵا ڕاپەڕین سەر بکرێت لە پشتگوێن و لە پشتدەر سەران سەرڕان دەدەین بە ئیزنی خوا چۆن حکوومەتی بەعسمان ڕادا بە ئیزنی خوا ئەوانیش ڕادەدەین. ژۆچیمە ئەوە خزمەتی براو کە سوکار و خوشک و ئەوەی کە خۆیان بکە هەموو کە سوکاری ئێمە ڕاست ناکە ئێستا ئەمە برین دەرێن هەموو کەسێک مەسەلە بۆ نمونە لێرانە خۆپیشاندانەکەین پشتگیریان لێ بکەین ئەوان بۆ ئێمە شار بۆ خۆیان نیە ڕاستی ئەوانیش دا مافیا هەموو خەڵکەشی دەکەن ئەجا لە پۆلیس ڕابگە ئاسایش بگرە مامۆستایە دکتۆرە فەرمانبەرە هەموو دام و دەستگایەکان هیوادارم هەموو ێزە چیش چاویان لە میلەتەکەیان هەموو کە سوکاری خۆیانە. دەمەوێت مامۆستایان هەموو وەکو شاری سلێمانی خێمە هەڵدەن هەتا ئەو ڕۆژەی مافیخوان وەردەگرن. سکرتێری ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان ڕایدەگەیەنێت تا دەستەبەرنەکردنی مافەکانمان شەقام چۆڵ ناکەین و ڕووبەڕووی هەموو ئەو شارە حیزبیانەش دەبینەوە کە دەیانەوێت بایکۆت بە کارمەندانی تەندروستی بشکێنن. ئەوەی کە درز و کەلێن دروست دەکات لە ناو ڕیزی خۆپیشاندەراندا بە خائینی نیشتیمان لە قەڵم دەدرێت. ئێمە داوا دەکەین جەنابتان تەندروستکاران پزیشکە بەڕێزەکان مامۆستایان تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دان بە خۆتان دابگرن بەردەوامیتان هەبێ چونکە دڵنیابن ئەوەی حکوومەتی هەرێم ڕایگەاندووە تەنها دەرزیەکی موسەکینە تەنها ئازاربەخشێکە بەنجێکی بچکۆلانەیە لەم وەزعی دەدا و ئیلا دەنا حکوومەتی هەرێم ناتوانێت و نایەوێت ئەم وەزعە چاک بکە ئەگەر ئێمە بەردەوام نەبین. ئەگەر حکوومەت هەستی بە ئازار و ناخی هەژاوی موچەخۆران کردبایە دیمەنی خەوتنی ئەو مناڵە لە ژێر دروشمی ناڕەزایەتیەکانی ئیدارەی ڕاپەڕیندا بەسی بوو بۆ ئەوەی چیتر درێژە بە زوڵم مستەمەکانی نەدات کە ماوەی 4 ساڵە سەپاندوێتی بەسەر هەزاران خانەوادەی هاوشێوەی ئەم مناڵەدا. ئارەز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.